ئەمە من خۆم وعدێکم دابوو وتم نایم سەرێکتان نایم تاکو و تاوانبارەکان دەستگیر نەکرێن و خۆشبەختانە دوای قیمەتێکی زۆری برانی ئاسایش هیوا هەموو ئەو بەڕێزانە فترەیەکی زۆری کەیان دەزانم بەڵام وعدم دانێ کۆڵ نادەین تا زۆر سپاسی جەنابی کاکوبا دەکەین لەگەڵ جەنابی ئاسایشەکانی سلێمانی و کوردستان ڕێزمان هەیە بۆ هەر ئەموان کە پشتگیریان کردوین و یارمەتیان ناین بۆ ئەوانەی ئەو تاوانبارانە بگیرێن ئەو تاوانبارانە ئێمە یانەیە دەست قانون هەر چێکیلان لێ بکە بەهۆی ڕەزامەندی ئێمەوە بێ و هەموو کەسێک لیان معلوم بێ کە ئەمە عەدالەتە لەگەڵیان ئەکراوە ئێمە مەمنوعی حاضرین قبوڵیەکەین بەڵام ئەگەر بە شێوەیەکی کە بێ تەبعەنەوە کاکوبات ئاگادارەکەینەوە ئێمە لەو حسابیان ڕازی نین بەڵام ئەم پیاوە بەهینی خۆی گەیشت و بە وعدی خۆی گەیشت و مەمنونیان